و بەتایبەتی لە کاتی سایەکردن کە جاری وایە ماندوو دەبووم دەمخۆزە سەر قورئان مێشکم ئارام دەبووە. بەڵێ سڵاوی خۆی گەورەتان لێبێت. دیارە دوای ڕاگەیاندنی ئەنجامی پۆلی 12ی ئامادەیی سوپاس بۆ خوا تەڵەبێژی زۆر دەرەجێشی باش و نمرێژی باشیان بەدەستێناوە. لەو چوارچێوێدا ئەمڕۆ ئێمە لای کاکە دیارین کە لەسەر ئاستی دای ڕاپەڕین پلەی یەکەمی بەدەستێناوە لە قۆناغی 12ی ئامادەیی وێژەیی، هەروەها لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش پلەی دووەمی بەدەستێناوە. دەسمە لای خۆی بەسەری دەکەینەوە، کۆمەڵێک پرسیاری لێ دەکەین. سواز بۆم دەفەرتا کاک دیاری سەرتا پیرۆزبایی لێ دەکەین. ئینشاڵڵا بەدڵی خۆش بێت و پێمان بڵێن ئێوە تا چەند خۆشحاڵن کە و دەرەجەتان بەدەستێنەوە. بەخێر بن یاخوا بەخێرێم سەرتا بەنای خی گەورە میهرەبان. تەبان ئەو سەرکەوتنە فەزلی خی گەورەیە، بۆی خی گەورە توانیم ئەو سەرکەوتنە بەدەست بێنم و پاشانیش سپاسی دایکم دەکەم. دەستی ماز دەکەم زۆر یارمەتی دەرم بووە، ژنگێکی لەبار بۆ ڕەساندم کە بتوانم ئەو نمرە بەرزە بەدەست بێن و هەروەها سپاسی مامۆستاکان و دەکەم کە توانین عنی لەگەڵم بەردەوام بوون لە هەر کێشێک لە هەر بابەتێک هەموو بێت. سپاسی برایەکان و خزم دۆست برادەرەکانیش دەکەم. پێمان بڵێ بەکوی گشتی نمرەکەی تۆ چەند بوو بۆمان باسکەین؟ 96.57 بوو، هەروەها بە نمرەش 676 بوو. لەسەر ئاستی هەرێم پلەی چەندەم بەدەستێناوە؟ پلەی دووەم بوو. لەسەر ئاستی دای ڕاپەڕین یەکەمی؟ بەڵێ بەڵێ. باشە پێم بڵێ هەوڵ کۆشەکانی ئێوە چۆن بوو لە ماوەی تاقیکردنەوەکاندا بەتایبەتی؟ وڵای لە ماوەی تاقیکردنەوەکاندا یعنی بەڕاستی خۆم لە هەموو شتێک بە دوورگرت بوو، تەنانەت خەویش تەنانەت 3-4 کاتژمێر ئاوا دەخەوتم کای تاقیکردنەوەکان بەتایبەتیش. ماوەی چەند کاتژمێر دەرست دەخوێن ڕۆژانە؟ وڵی 18 ساعت بەلانێکی بەتایبەتی وەختی تاقیکردنەوەکان. ئەی باسی ئەوم بۆ بکەی لەو ماوەیە کە جەنابەت بەتایبەت تاقیکردنەوەتە بوو موبایل و هێڵی ئینتەرنێت و تەلەڤیزۆن ئەو شتان بەکاردێنە؟ ناوەڵە. بۆمان باسکەی چۆن بوو؟ سۆشیال میدیام هەڕەش کردبووە، تەنها ئەگەر لە حاڵاتێکی زەرور ئەوی بەس تەلەگرام یوتیوب دەنا یەکشتم بەکارنێنا موبایل. ئەنی سۆشیال میدیات هەر بەکارنێدەنا سڕی بووتەوە؟ سڕی بوومەوە. باشە باسی ئەوەشم بۆ بکەی ماڵەوە تا چەند هاوکاری بوون یارمەتی دەریت بوون بۆی ئەم قۆناغە بەسەرکەوتوی بەبڕی ئەم نمرەیە بەدەست بێنی؟ بە ئەکید هەر هەمویان یارمەتی دەربوون، هەتا لە خزمەکانیشم نەداهاتنە ئێرە برایەکانیشم کەس نەداهات ئێرە دەستاویان خۆش بە هەمویان ئەویان ئەوەکەی بووکەم قۆناغی دوازدەمە. سواس دەکەین. دەسمە لای حاجی دا سڵاوی خوا لێبێ. زۆر سپاس دەکەم. بەخێر بێن، خێراتتان دەکەم. بزانم ئێوە چه هەستێکتان هەیە کوڕەکەت ئەم نمرە بەرزی بەدەستێناوە؟ هەستان چۆن ئێستا؟ زۆر خۆشە، هەستێکی خۆشم هەیە. باوەڕکە لە خۆشیان نازانم چ دەرببڕم. دڵتان خۆشە پێی؟ زۆر پێی سەربەرزم. سوپاسی ئەو خوای دەکەم ئەگەر ئەو نمرە باشێ بەدەستهێناوە لە سای خوایەوە. لە کاتی تاقیکردنەوەکاندا بەتایبەتی ئێوە تا چەند هاوکاری بوون یارمەتی دەری بوون بۆی بتوانێت دەرسەکانی بەباشی بخوێنێ؟ بە گوێرەی توانە ئەوەی لە توانامدا بێ بۆم کردووە، زیاتر لە توانای خۆمدا بۆم کردووە بەس بۆ ئەوەی ئەو پلەکەی بەدەست بێنێ. دەست خۆش بێت. لە کۆتاییدا دەسمەوە لای کاکە دیاری پێم بڵێن ئێوە هەستان لە چ بەشێکە ئاوات چ بەشێک دەخوازن؟ وڵی تاعان زۆر کەس پرسیار لێ کردمە، بەڵام بۆ خێزانەکەم پێیان باشە بچم بە شیاسە، بەڵام خۆشم تا ئێستا دوو دڵم یعنی یەک لای نەومەتەوە. بەئەکید سواز بەخوای گەورە هیچ نوێژێکم دوانە خستووە لە کات نوێژەکانی جاست هەم بۆ خۆم هەم دایکم بەبێ نزاپاڕانەوە لەسەر بەرنامە هەڵنستاوین و بەتایبەتی لە کاتی سایەکردن کە جاری وایە ماندوو دەبووم دەمخۆزە سەر قورئان مێشکم ئارام دەبووە. سپاس بەخوای گەورە کە یارمەتیدام ئەو نمرەیە بەدەست بێنمە فەزلی خوای گەورەیە. باکیت نزاو پارانەوە دەکرد لە کاتی تاقیکردنەوەکاندا تا چەند کات بۆ تەرخان دەکرد؟ بەئەکید هەتا دەستیشم پێ دەکرد بەبێ نزاو پارانەوە دەستم بە تاقیکردنەوەکانان دەکرد. بە نزاو پارانەوە دەست پێ دەکرد و کۆتایشت پێدێنە؟ بەڵێ بەڵێ. باسی ئەوم بۆ بکەی پێشتر لە شوێ دەرس و دەورەت خوێندووە؟ لە خوێنین و حیکمە بوو. چەند ساڵ لەوێ بووی؟ وەڵام تقریبا 5 ساڵ. 5 ساڵ لەوێ بووی؟ بەڵێ. چۆن بوو ئێوە دەرفەتێکی باش بوو ئەوی زیاتر پەرە بە بواری زانستی و لایەنی عیلمی خۆت بدەی؟ بەئەکید هەم لە ڕووی دینیش و هەم لە ڕووی زمانی عەرەبیشەوە زۆر بەرەو پێش. سواس دەکەین بۆ دەرفەتە. بەڵێ ئەمەی کابینەری بوون کاکە دیاری یەکەمی سەر ئاستی ئیدای ڕاپەڕین هەروەها دووەمی سەر ئاستی هەرێمی کوردستانە کە نمرەیەکی بەرزی بەدەستێناوە.
سواز بۆ خی گەورە دووبارە ئێمە پیرۆزبایی لێ دەکەین دیار لە سنووری دای ڕاپەڕینج بە هەمان شێوە هاوشێوی شارسکانی تر نمرێشی باش هاتووە بەڵام یەکێک لە نمرە بەرزانی کاکە دیارە لە ناحیە چاقڕنەی سەر بە ئیداری ڕاپەڕین.